راوشکاری در و هر نخوشخانه هاتی دست نشان کردن بود چارەسەریە نەخۆشیên ڤایرۆسê کۆرۆنا کەتیە کاری دا بوان تایبەت ئەو کەسێش دەرڤەی وڵاتی شوان وڵاتە هاتین ئەوێت کو نەخۆشی لێ پەیدا بووی و قەستە وێرێ بکەن بێنە فەحسکردن و هەر وەستا ئیجراعاتی طبی گەل بێنەوەکردن ئەvە بۆیە چەندێ بووە و گەلە جا خەڵکێمە نەزانین سەردانە کیرێ بکەن و گەلە جاژی گەل ماڵتمانی ئان خول ماڵت هێلانەوە نەتوێریان بێن سەردانە بکەن بۆ هەندێ بوو و ئەم خەڵکی خود دڵنیا بکەینەوە نەخۆشخانەت حاضرن تیمت حاضرن ڕاوشکاریەکژی تایبەت بۆ چەندێ هاتیە دروستکردن ئەوریکەل وێ نەخۆشخانێ هەر وەسا نەخۆشخانێ دیژی ڕاوشکاری بەردەوام کاریدانە بۆ هەندێک وەکە کەسێک سەردانە بکات دەوی دڵنیاکەین کە ئەو کەسە نەخۆشی لێ هەیە دڵنیاتکەین و نیشانێت نەخۆشیێنە ئەنە تانوکە پترش 201 هەوڵاتیان ما ین پێشتر سەردانە وڵاتی ئیرانی کرین و هەروەسا ئەو کەسین بیانی سەردانە پارێزگا دووکێ کرین ما تاقیکردنەوە ما بنچافکردنەوە هەروەسا کەسیش وانە نەخۆشی لێ نەدەرکەتیە هەروەسا هەندێک جها پتر ئەو کرێکارین بیانی هەبوونە پتر جهێکی بنمونە پتر 300 کەسە هەبوونە هەمیل بنچافکردنە و هەمیژی لێرێ هاتینە کەرەنتینکردن و کەرەنتینەوان بەرەبدوماهیکێ چیتن و کەسیش وان جەحەتان کە چ نیشان لێ نەدەرکەتینە کەرەنتینا جوداکردنە ئەو کەسین وڵاتی چینی و ئیرانی وڵاتین دین پارێزگەهێن عێراقیین دیارکردی ڕێنمایین وەزارەتێدا زڤرینە بە هەرێما کوردستانێت ماوێ 14 ڕۆژادا ڕۆژە هاتنێ بۆ هەرێما کوردستانی مە دەست نیشان کرینە و ئەم حتا نوکەژی دیفچووناوان بکەینە و تا نوکە 63 کەس هاتینە کەرەنتینکردن جێن تایبەت و ساخلەمیاوان هەمیایە باشە و چه حالەتت گومان لێکرێت نافواندا نەبووینە